دوای کۆچی دوای نەوشیروان مستەفا چەندین پرسیار چاودێرانی سیاسی بەخۆیەوە سەرقاڵ کردووە لەوانە چارەنووسی بزوتنەوەی گۆڕان چارەنووسی ڕێکەوتنە سیاسەکەی نێوان گۆڕان و یەکێتی هاوکات چارەنووسی پەیوەندەکانی نێوان پارتی و گۆڕان یەکێتی تەنها چەند کاتژمێرێک دوای کۆچی دوای نەوشیروان مستەفا لە ڕاگەیەندرایەکدا ئاماژەی بەیەکگرتنەوەی گۆڕان و یەکێتی کرد وەک دوا چارەسەری نێوانیان بەرپرسان یەکێتیش لە کاتی پرسەکەی نەوشیروان مستەفادا جەختیان لەسەر جێبەجێکردنی ڕێکەوتنە سیاسیەکە کردەوە هەرچەندە یەکێتی دوای نەوشیروان مستەفا خوازیاری یەکگرتنەوەی گۆڕانە لەگەڵ یەکێتی بەڵام بەپێی لێدوانەکانی بەرپرسانی گۆڕان لەم قۆناغەدا گۆڕان تەنها یەک چاوەڕوانی لە یەکێتی هەیە ئەویش جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی نێوانیانە وەک خۆی هەندێک لە چاودێرانیش بە دووری دەزانن لانی کەم لە کورتماوەدا گۆڕان بیر لە بژاردەی یەکگرتنەوە بکات لەگەڵ یەکێتی بەو پێی لەلایەکەوە گۆڕان نایەوێت لەگەڵ لایەنێکدا یەک بگرێتەوە کە ئەو لایەنە خۆی چەند ساڵێکە بەدەست کێشەی ناوخۆییەوە دەناڵێنێت لەلایەکی دیکەشەوە ئەگەری ئەوە هەیە بژاردەی یەکگرتنەوە لەگەڵ یەکێتی لە ناوخۆی گۆڕاندا ناکۆکی و دووبەرەکی لێ بکەوێتەوە بەو پێی پێناچێت بەشێکی بەرچاوی هەڵسوڕاوان و لایەنگرانی گۆڕان لەگەڵ یەکگرتنەوە دابن لەگەڵ یەکێتیدا لەم نێواناندا ئەو ئاماژانی لە پارتیشەوە دەبینرێن جێی سەرنجن لە چەند ڕۆژی ڕابردوودا میدیاکانی پارتی بە شێوەیەکی تایبەت بیرۆکەی یەکگرتنەوەی گۆڕان و یەکێتیان وروژاندووە تەنانەت میدیاکانی پارتی زیاتر لێدوانی ئەو کەسانەی ناو یەکێتیان بڵاو کردوێتەوە کە لایەنگری یەکگرتنەوەی گۆڕان و یەکێتین ئەمەش ئەو بۆچوونەی لای بەشێک لە چاودێران دروست کردووە کە پارتی لەگەڵ ئەوەدایە گۆڕان و یەکێتی یەک بگرنەوە و بۆ ئەمە بەسەش دەیەوێت سەرەتا لە ڕێی میدیاکانەوە ئەو بیرۆکەیە لە ناو ڕای گشتیدا جێبخات ئەمەش ڕێک پێچەوانەوەی هەڵوێستەکانی پێشووی پارتیە سەبارەت بە لێک نزیک بوونەوەی یەکێتی و گۆڕان بەر لە ساڵێک و ڕۆژێک دوای ئیمزاکردنی ڕێکەوتنی سیاسی یەکێتی و گۆڕان پارتی لە ڕاگەیەندراوێکدا بە توندی نیگەرانی خۆی لەو ڕێکەوتنە دەربڕێ و بە هەوڵێک بۆ دژایەتیکردنی پارتی لێکدایەوە بە بۆچوونی بەشێک لە چاودێران لەو کاتەدا پارتی پێیوا بوو لە ئەگەری جێبەجێکردنی ڕێکەوتنە سیاسەکەدا بەهۆی بوونی کەسایەتێکی بەهێزی وەک نەوشیروان مستەفا ئەوە یەکێتی دەکەوێتە ژێر هەژمونی بزوتنەوەی گۆڕان و خودی نەوشیروان مستەفاوە لەو حاڵەتەشدا بەو پێی پارتی پێیوا بوو نەوشیروان مستەفا کەسێکە بە ئاسانی سازش لەسەر ویست و داخوازەکانی خۆی ناکات هەر بۆیە بۆ پارتیش قورس بوو مامەڵە لەگەڵ یەکێتی و گۆڕانێکدا بکات کە نەوشیروان مستەفا ئاراستیان بکات بەڵام لە ئێستادا و دوای کۆچی دوای نەوشیروان مستەفا بەوتەی ئەو چاودێرانە ئەو بۆچوونە لای پارتی دروست بووە کە دۆخەکە تەواو پێچەوانە بووەتەوە و لە ئەگەری یەکگرتنەوەی گۆڕان و یەکێتیدا ئەوە ئەم جاریان گۆڕان دەکەوێتە ژێر هەژبوونی یەکێتیەوە لەو حاڵەتەشدا بۆ پارتی مامەڵەکردن لەگەڵ یەکێتی و زۆنی سەوز ئاسانتر دەبێت جگەلەوەش لە ئەگەری سەرگرتنی یەکگرتنەوەکە ئەوە پارتی پێی وایە بە کردار گوتاری ئۆپۆزیسیۆن لە هەرێمدا نامێنێت یان زۆر لاواز دەبێت سەرباری هەموو ئەو ئەگەرانە بەشێکی دیکەش لە چاودێران پیان وایە بەشێکی بەرچاوی لایەنگرانی بزوتنەوەی گۆڕان ئەو خەڵکە ناڕازیە بوون کە نەوشیروان مستەفا توانی بووی لە دەوری بزوتنەوەکە کۆیان بکاتەوە بە هیچ جۆرێک ڕازی نابن گۆڕان لەگەڵ یەکێتی یەک بگرێتەوە و لە ئەگەری یەکگرتنەوەشدا ئەوە ئەو بەشە لە لایەنگرانی گۆڕان تێگەڵ بەو یەکگرتنەوە نابن